پێنجەمین خولی فستیڤاڵی فیلمی سینەمایی کۆبانێ بەڕێوەچێت دیارە لە نێو وڵاتی ئەڵمانیا بامەدەبوونی بەشێکی زۆر لە سینەماکاران واروە فیلمە کوردیەکان ئەم فستیڤاڵە بەڕێوەچێت وجگەلەوەی کە بە بڵین دەرفەتە بۆ ئەوەی بەشێک لە سینەماکاران بتوانن فیلمەکانی خۆیان تایە نمایش بکەن. ئەم ساڵ بڵین فستیڤاڵەکە لەژێر ناوی یەکێک لە سینەماکارە هەرە دیارەکان ئەویش سینەماکاری کۆچکرد و تەهای کەریمیەوە بێت. گفتوگۆکەم دەربارەی تەواوی ئەو ئامادەکاریانی کە کراون بۆ فستیڤاڵی نێودەوڵەتی کۆبانێ لەگەڵ زۆر بەڕێز هێوا ئەحمەد کە بەڕێزان وتەبێژی فستیڤاڵی فیلمی سینەمایی کۆبانێن و ئێستا ڕاستەوخۆ لەگەڵ من. سڵاوت لەبێ ئەم کاتت باش بێ. زۆر سپاس بۆ بەڕێستان. خاتووە ڤاگیان ئەمێ بزانم کە بۆ ئەم ساڵ ئامادەکاریەکان گەیشتون بەکوێ و چۆن ئامادەکاریتان کردو بۆ بەڕێوەچوونی فستیڤاڵەکە. ئێستا ئێمە لە لەژنەی فەرز تەواو بوو چونکە لە یەکی حەودەرگەماندا بۆ وەرگرتنی فیلم ئێستا لە قۆناغی ئەوەی کە فیلم ئێستا لە بەردەستی کۆمیتەی بریاردارن کە قەراری داوی لەسەر ئەو فیلمانە کە بزانن کەمیان فیلم ئەو یاخود کەمیان دەرهێنەر ئەبێ بە خەڵم باشترین خەڵات. زۆر باشە بێگومانم بابەتانە لیژنەیەکی ئەبێ بۆ پێک بهێنرێت. لیژنەکە چۆن پێکێنراون و کێنە و سینەماکارانەی کە تەواوی فیلمەکان با بڵین ئەبینن و بۆ ئەم بابەتە بڕیارەدەن. بەڵێ خۆی حتما ئەو کەسانە دەرهێنەرن ئیشەکەن بواری سینەما. ساڵی پاس منەت بڵێن دەرهێنەری ئەڵمانی یاخود لە وڵاتانی دەرومان هەبوو بەس شتێکی بڵێم سەرۆکی لیژنەی یان سەرۆکی کۆمیتەی بریاردان ناوی جان و ڕۆژیانیە خەلکی باشووری کوردستانە. ئەوە خانووە دووەم ساڵە لەگەڵمانە ئەوانی دیکە ئەگۆڕن زیاتر ئەوەی ئێمە خەڵکی گیانینە کە بریاری کۆتاییە. زۆر باشە. خاتو هێوا ئەو فیلمانی کە نێردراون ئەگەر پێمان بڵێ لەکوێ زیاتر فیلمەکان نێراون دیارە لە کوردستانی گەورەوە بێگومان سینەماکاری زۆر باشمان هەیە و کاری سینەمایی زۆر باشیشمان هەیە کە بتوانن لە نێو فستیڤاڵێکی نێودەوڵەتیە و فستیڤاڵەکە کوردیش بێت بتوانن کێبڕکێ بکەن یاخود فیلمەکان نمایش بکرێن. چەند فیلم بەدەست ئێوە گەیشتۆ و زیاتر لە کوێوەن ینی ئەو فیلمانی کە دروست کراون؟ بەڵێ تا کۆتایی 48 فیلم گەیشتە بەردەستی خۆمان لە دووەم وڵاتانی بڵێن جەوار. بێگومان لە کوردستانی باشوور و باکوور و ڕۆژئاوا و وڵاتیش هەیە بەڵام بەردەوام ئێمە ئەمانە لەسەر کە کاتی فیلم بوومەیەت ئەڵێن عێراق ئەوەی کە ئەڵێن ڕۆژئاوا لەبەر ئەوە ئێمە دقەتێکی زۆر ناتوانم بدەن بڵێن لە فیلمی کوردی ئەوەنە هاتووە تا ئاخیرەوە فیلم لە هەموو وڵات چونکە فستیڤاڵێکی نێودەوڵەتیە لە هەموو وڵات ئەگەی بەردەستمە زۆر باشە. دیارە من پێم خۆشە زیاتر پرسیارەکانم لە فیلمە کوردیەکان ئاچر بکەمەوە. فیلمەکان کە نێردراون ئەوانیش بە هەمان شێوە بێگومان فیلمی دڵنیام کە زۆر باشن چیرۆکی زۆر باشیان هەیە و لە ئاست ئەوەیان کە بتوانن لە نێو فستیڤاڵێکی گەورەیە هەم کێبڕکێ بکەن هەم نمایش بکرێن. چەند فیلمی کوردی ئەگەر ئامارد لەلا بێت بەدەست ئێوە گەیشتووە؟ بڕاستی ئێمە تا خۆی عددێکی زۆرمان هەیە فیلمی کوردی. ساڵی پار نزیکی 100 فیلمی کوردیمان هەبوو لە هەر وڵاتی کوردستان بەڵام ئەم ساڵ ئێمە دقەتێکی ئەوە نازانین تا کۆتایی یاخۆت تا بڵێن کۆمیتەی بریاردان کە تا کۆتایی ئەو عەدەدانە بخەن بەردەستمان. زۆر باشە. دیارە ساڵانە خولی فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ هەر ساڵە و لەژێر ناوی یەکێک لە سینەماکارە دیارەکانەوەی بۆ ئەم ساڵیش سینەماکاری کۆچکرد و تەهای کەریمی بە ناوی ئەوەوە فستیڤاڵەکە بەڕێوەچێت. چۆن ئەم ناوانە دیاریەکەن بۆ بەڕێوەچوونی با بڵێنە خود ناونانی خولی فستیڤاڵەکان؟
خۆی هەمان ئەزانن یاڵمان بوونێ کە دەرهێنەرێکی کوردی ناوبانگە کە بڕاستباندۆرێکی زۆری هەبوو کە بوو خاڵ خەڵات لە زۆربەی فستیڤالی جیهانەکان کە وەک بڵێن توانای کوردان لە بواری سینەما لە هەموو جیهان ناسیان ئێمەژی وتمان هەمان ڕێگا بدرێن کە کولتوری کوردی یاخۆ زمانی کوردی بە هەموو جیهان دووبارە بناسینەوە. ئەم ساڵ تۆزێکی ڕێگەمان گۆڕیمانە کە چۆن ئێمە بتوانن توانای گەنجان بەرەو پێش بخەن چونکە بڵێن تەها کەریمی کە بڵێن دەرهێنەرێکی گەنج بوو بە تەمەنێکی جوان کۆچی داوی کردو هەرچەند بچوو بوو بە گەنج بوو بڵێن بەڵام توانایکی زۆر هەبوو زۆر خڵات لە جیهانان وەریگرتووە فیلمانی زۆری هەبوو لەبەر ئەوە ئێمە ئەم ساڵ ویستمان ناوی تەها کەریمی بێت کە توانای گەنجەمان بەرەپێش بخەن. زۆر باشە. خەتۆ هێوا لەگەڵەوەی کە ئێستا لیژنەکە سەرقاڵی سێرکردنی فیلمەکان و واروە هەڵبژاردننی فیلمەکانن ئامادەکاریەکانی تر چۆن بە ئەنجامە گەێنرێن واتە فستیڤالەکە لە ئایندەیەکی نزیکە بە ئەنجامە گەێنرێت و فستیڤالێکی نێودەوڵەتیشە بێگومانم کە ئامادەکاری زۆری ئەوێت چیتر لە نێو فستیڤالەکە ئێمە ئەبینین جگە لە نمایشی فیلم و کێبڕکێ فیلمەکان؟ بەڵێ خۆی ورکشۆپمان هەمانە بڵێن سیمینارمان هەیە سیمینار لەناو بڵێن ڕۆژانی کورتایی گفتوگۆ لەسەر سینەما تایبەت سینەمای کوردی ئەکەن ئەم ساڵ جیاوازیمان هەیە کە جیاتی سێ ڕۆژمان هەیە ڕۆژی یەکەم ئەبێ بە ڕۆژێکی هونەری گۆرانی ئەو شتانە دەستی پێ ئەکەن. زۆر باشە دیارە هەندێک کات هەیە ئەم فستیڤالە نێودوڵەتیانە بەهۆی وەرگرتنی فیزەوە یاخود ئەوەی کە کێشێکی لەو شێوەیە هەمیشە دروست ئەبێت هەندێک جار هەیە ستافی فیلمەکە دەرهێنەرەکە یاخود بەشێک لە ئەکتەران ئەگەر ببنە خاوەنی خەڵاتیش و فیلمەکان کێبڕکێش بکە هەندێک جار هەیە بەداخەوە ئەم هۆکارە هەیە کە نەتوانن با بڵین گەشت بکەن یاخود سەردانی وڵاتە بکەن و لەنێو فستیڤال و چالاکیەکانە بەشدار بن. ئەم ساڵیش بە هەمان شێوە با بڵین بانگێشتی ئەو کەسانە کرێت کە خۆیان فیلمەکانیان ئامادەکردواتە سینەماکارەکان بۆ ئەوەی کە بتوانن ئەوانیش لە نێو فستیڤالەکە بەشدار بن. بەڵێ ئێمە توانەمان هەیە کە خاوەنی ئەو بڵێن کە کەسەی ئەبێ بە خاوەن خەڵات کە ئێمە بانگێشی بکەن و بێت بێرە خۆی ساڵانی پێشووتر ئەو کەسانە خۆی ئامادە بووە خۆی حاضر بووە ئەم ساڵی بە هەمان شێوە کە ئەو کەسایی کە ئەبێت بە خاوەن خەڵات ئێمە ئەتوانن ویزا بڵێن داوانەما بۆیان بنێرن و کە بێت بۆ ئێرە و خۆی خەڵاتی خۆی وەرگرن. زۆر باشە. خاتو هێوا هەمیشە با بڵین لە بڵین ئەوەی کە ئێمە بتوانین فستیڤالێک دروست بکەین یاخود ئیدامی پێبین بەردەوامی پێبین هەمیشە بەراوردێکین بە ساڵانی ڕابردوو بزانین ساڵی پێشوو چی نەکراوە لەکوێیە با بڵین کورتێنانێک هەبوو بێت بابەتێک هەبوو بێت کە پێویست بۆ بکرێت و نەکرێت لە نێو فستیڤالەکە هەوڵە درێت بۆ ساڵەکانی تر بە ئەنجام گەێنرێ. هیچ شتێک هەبوو کە ساڵانی پێشووتر ئێوە کارتان لەسەر کورد بێت بەڵام دەرفەت نەبوو بێت یاخود بە هەر هۆکارە بێ نەکرابێ و ئەم ساڵتانە لە نێو فستیڤالەکەیە بە ئەنجامی بگەێنن؟ بەڵێ خۆی ئێمە دایم کێشێکمان هەیە ئەوەی کە بواری سپۆنسەری یعنی ساڵانی پێشتر ڕاستی زۆر کەسی دەوڵەمەندی کورد هەیە بەڵام بەداخەوە سەقافەتی بڵێن سەقافەتی کە بڵێن سپۆنسەری کە شتێکی هونەریە خۆ چالاکیەکی کوردان بکەن ئەوە تۆزێکی کەمە. ئاماژمان ئەوە بوو کە کەسێکی دەوڵەمەند بێت و پشتگیری ئەو یاخود سپۆنسەری چالاکی کوردان بکات. ئێمە ساڵی پار تۆزێکی بڵێن لە بواری مادی کێشەمان هەبوو بەڵام ئەم ساڵ بەخۆشحالیوە حەزەکەم ناوی ئەو کەسانەژی بڵێن کە سپۆنسەری خۆمانە ئەو کەسانە بزنسمانی کوردن هیچ لایەنێکی سیاسی و حزبی نینە حەزەکەم ناوی ئەوان بڵێن کە گەدرۆ محەممەد خاوەنی MG Flex کۆمپانی MG Flex و خەڵکی شنگالە وەزی خۆشحالیوە یعنی کەواتە ئێمە نەتەنها خەڵکی ڕۆژئاوە چونکە کوردیە کۆمەڵک شوێن یعنی کە عێراق کوردی شنگالی عێراق ئەوژی سپۆنسەریمان ئەکا پاگازە دەخی کە خاوەنی پاکو بیوتی سنتەرە عەبدولباقی داوی لە خەڵکی ڕۆژئاوایە ئەوژی خاوەنی دەستگای چاپکاری ماستەر. دەستخۆش. خاتو هێوا لەگەڵەوەی کە بێگومان
ئێستا لەوانەیە ئەو کەسانی کە فیلمەکانیان ناردووە و لە دڵەڕاوکەیەکی زۆرا بن. اینجا پێم خۆشە لەگەڵ ئەوەی کە دڵەڕاوکەی سینەماکاران ئێستا هەیە بۆ ئەوەی کە بتوان فیلمەکانیان با بڵێن قبول بکرێن لە نێو یاخود پەسەند بکرێن لە نێو فستیڤالەکەیە، ئایا خەڵاتەکە چییە؟ باش خڵاتی خۆمان خڵاتی پەیکەرە یاخود بڵێن سنبلی ژنی ئازادە. خڵاتمان خڵاتێکی معنەویە، بەڵام ئێمە لە پێشە ڕۆژ هەوڵ ئەدن کە خڵاتمان خڵاتێکی تەنها مادی معنەوی نەبێ، خڵاتی هەم خڵاتی مادیژی بێ. خڵاتمان وەکوتم پایکەری ژنی ئازادە کە دوریست کراوی میر خەلکی سلێمانیە. بەڵێ ئەوەیە هەوڵەدن لە داهاتووەکە ببێ بە خەڵاتێکی مادی. بێگومان هەر خەڵاتێک بێت لە کێبڕکێکە خۆی وەک گرنگە کە دواتر بۆ بڵین هەوڵ و ماندووبوونی بەشێک لە ئێمە سینەماکارانی کورد ئەگەر نەبنە خاوەنی خەڵاتیش گرنگەوەی لە فستیڤالێکی ئەوە نێودەوڵەتیە بەشدار بن. ئەنجا منەمەوێت بە بەراورد بەو فستیڤالە جیهانیانەی کە بۆ بواری سینەما هەیە و هەندێک کات بە خۆشحاڵیەوە دەرفەت ئەبێت کە بەشێک لە سینەماکارانی کورد بتوانن فیلمەکانیان بنێرن بۆ نێو ئەو فستیڤالانە ئەگەر لانی کەم کێبڕکێژ نەکەن بتوانرێت نمایش بکرێت تا چەند فیلمی کۆبانێش بە پێچەوانەوە دەرفەتێکە بێت بۆ فیلمە بیانیەکانیش ئەوانیش بێن کێبڕکێ بکەن و نمایش بکرێن و ئێمەش ئاشنا ببین یاخود بڵێم ئێوە خۆتان وەکو کوردانی تاراوگا ئاشنا ببن بە بەشێک هەم لە کاری سینەماکارە کوردەکان کە لە ئێستایانیشتە جێی با بڵین کوردستانی گەورن یاخود ئەو کوردانی کە لە تاراوگەن و بە پێچەوانەشەوە فیلمە بیانیەکانیش. بەڵێ بێگومان من جوان لە پرسیاری تۆ تێنەگەشتم. خات و هێوار مەبەستم لەوە بوو تا چەند فستیڤالی کۆبانێ بە پێچەوانەی فستیڤالە گەورە جیهانیەکانەوە کە دەرفەتە بۆ کوردەکان بۆ سینەماکارە کوردەکان بەشدار بن لە نێو ئەو فستیڤالە جیهانیانەیە. فستیڤالی نێودەوڵەتی کۆبانێش بە پێچەوانەوە دەرفەت بێ بۆ بەشێک لە سینەماکارە جیهانیەکان لە نێو فستیڤالێک دەژێر ناونیشانی کۆبانەیە بەشدار بن. ڕاستە زۆر گرنگە کە جاران یعنی هەمان کە ئێمە کوردان فیلمی خۆمان بەشداری لە فستیڤالی بیانیمان ئەکرد، بەڵام ئەم ئێستاوە وڵاتانی بڵێن بیانی فیلمی خۆی بەشداری ئێمە ئەکەن. گرنگی لە ئەو بەڕاستی ئەوەیە بیانی. زۆر باشە بەو هیوایم کە فستیڤال نێودەوڵەتی کۆبانێ بتوانێت کە هەم کێبڕکێکی جوان و هەم چەندین فیلم و بتوانێت کە سینەماکارانی کورد و جیهانیش پێکەوە ئاشنا بکات. سوپاس بۆ خاتو هێوار ئەحمەد و تەبێژی فستیڤالی فیلمی سینەمایی کۆبانێ کە لە ڕێی سکایپەوە زانیاری داینێ لەبارەی فستیڤالەکە.